مساعة شاشي سبيدي پێشمەرگەی دەست پێشڕەویە کرد خلاص نبوو دەنگی وەژی نەما و حتا بکەن وەسایە خۆب سەفرینە بۆی لای مساعة خلاص نبوو ئێرە میحوەری ناوەرانە کاژمێر نزیک دەبێتەوە لە چواری بەیانی ئاسمان تەواو تاریکە و هێزی پێشمەرگە لە خۆ ئامادەکردندایە بۆ هێرشکردنە سەر داعش کەلوپەل و پێداویستەکان تەواو ئامادە دەکرێن و نانی بەیانی دەخورێن بەورەیەکی بەرز و پلانێکی سەربازی ڕێک بەرەو چەپەرەکان بڕێ دەکەون بە پەنجەکانیان ئاماژە بۆ سەرکەوتن دەکەن و گروپ بۆ شوێنەکانیان بڕێ دەکەون بەپێی ئەو پلانە بێت پێویستە هەرسێ گوندی ناوەران باریمە و خورسابات لەو قۆڵەوە کۆنتڕۆڵ بکرێنەوە ئاسمان تاریک و ڕوونە و دەست دەکرێت بە شکاندنی چەپەرەکان و ئەو سنوورانی کە پێشتر پێشمەرگە لە ڕێگەی چەپەرەکانەوە کێشابووی ئێستا دەکرێنەوە و ئەو ناوچانە دەخەنە نێو سنوورەوە کە بەپێی پلان دەستیشان کراون کاژمێر شەشی بەیانی تۆپخانەکانی پێشمەرگە مۆڵگەکانی داعش تۆپباران دەکەن و دەست دەکرێت بە هێرشی پیادە لە ماوەیەکی کووردا پلان جێبەجێ دەکرێت و لەو قۆڵەدا هەرسێ گوندی ناوەران باریمە و خورسابات کۆنتڕۆڵ دەکرێنەوە دوو ڕۆژ دوای کۆنتڕۆڵکردنەوەی گوندەکانی ناوەران باریمە و خورسابات تیمی کوردستان 24 بەرەو میحوەری ناوەران بەڕێ دەکەوێت و چیرۆکەکانی جەنگ کۆ دەکاتەوە سەرەتا دەچینە میحوەری ناوەران و لە یەکێک لە بارەگاکان زانیاری تەواو لەسەر شوێنەکە کۆ دەکەینەوە و ئەو زانیاریانە تۆمار دەکەین کە پێویستن بۆ گێڕانەوەی چیرۆکەکانی جەنگ لە ناوچەکە داعش لەو ناوچەیە چەند جارێک هەوڵی داوە خۆی بخزێنێتە ناو ئەو میحوەرە و لە هەموو جارێک شکستی لەلایەن پێشمەرگەوە خواردووە محوەری ناوەران لە دەمێ هێرشە تێرۆریستن داعش بۆ سەر کوردستانی لە ئەڤی محوەرەی شەشی هەیڤاهەشت 2014 پێشمەرگە بەرسینگی تێرۆریستا ڕۆوەستان و شکستن تێرۆریستا ئینە و نەهێلا بۆستا دیکە بینە پێش ئەلوێ ڕۆژێ حتا vێگاوێ ئەف محوەرە هاتیە پاراستن و وەکو چەپەرێکی خۆراگر بووی و دژمن نەشاینە هیچ زەفەرێکی پێدا بووە دەچینە ئەو شوێنەی کە دوو ڕۆژ بەر لە چوونمان لەلایەن هێزەکانی پێشمەرگەوە یەکەم هەنگاوی هێرش بۆ سەر داعش دەستی پێکرد بوو هەمان ئەو شوێنەی کە یەکەم شۆفەڵ ساترەکانی شکاندن و یەکەم گولی بەرامبەر داعش دەخێنرا حفارة وشافر إنان مساعة شاشي سبيدي ما فيدش فاكر وما فيدي حركة كده هكا برادري تخبدون لكي أبد في رامشون أم بشت باريمان كدينو أمچون خصابات مال پشت وحیلا جگە لە هێزی پێشمەرگە دەیان پێشمەرگی خۆبەخشیش لە ناوچەکە بەشداری جەنگەکەیان کردبوو بەڵام لە ژێر پلانی سەربازی ڕێکوپێ
پیدایا روژا بیستی هیوا ده دمجمیر 6 سپیده الگوری پلانکا ریکوپیکا سربازی پیشمرگی دست پیشروی کرد و ساترید پیشیش کنان و برای سنگرد تروریست داعش حرکت کردن هر دست پیکا ساتری المحور ناوران السر سه محور حرکت کردن بو تیکدان و شناف برنا بینگه تروریست داعش ده همان روز دا به ورکا گلک بلند پیشمرگشیان او آرمانجیت هاتنه دست نشان کردن بو پیشمرگی همی هاتن گردن و پیشمرگه گشت جید خواه آرمان جید کود بو هاتنه دست نشان کردن آرمان جید خواه جید آزاد کردن و دست لیدان ساترا کردن و پاقش کردن گندا و جمینا و نهیلانا تروریستان دوریدن پیشا گنده اول هم گشنه گنده ناورا بو برگرین ها تای کردن اما هاتین گنده دوه باری ما بود او بچکا برگیری ها بو قناصات شکی و صاحب بشنینجین طیارت ها پیمانا لیدان او بدن یا قناصا بدن بو مجالش خدا خمنته اف پیشمرگه سلامتی چو پیش خورد و باز زبری خونجید بیک پیشمرگه جنه هات پیشمرگه ما همی سلامت بو و هم سوپاسیا بی پیشمرگه کین دەچینە نێوەگوندی باریمە و هێشتا دووکەڵی پاشماوەکانی شەڕ لە ناوچەکە بەرز دەبێتەوە. جارجارش داعش لە مەودای دوور هاوەن دەهاوێژێتە ناوچەکە. ئەوەی دیارە ئەوەیە کە داعش لەو گوندە نەیتوانیوە بەرگری بکات. جگە لە پەنابردن بۆ خۆکوژ و چاندنی بۆمبی چێندرا و هەوڵی قەناس بەدەستەکانیان. ئەم گەشتین گوندێ باریمە مقامل وێرە نە گەلێک زۆر نەبی بەس انتحاری هبین داره پیمانا رولکی باش هبی انتحاری پاکان شواز دیوان بی رنگی بود دیر هاوی تو به دیر هاویش بون سارد من رشکری و خوکوجو و قناصه و عرجی ماشاءالله پری تینتی کرد ولی اوه همینه بونه ریگر بو پیشوچونا پیشمرگی و راگا بلند و برز و کیف همیشان وان جهت های ندستیشان کردن به نگردم زیدین وقتو کمترین ضرر اش مجموعه ضرر و زیان به شکلی نبود دیوان اردیهاتی هنده تیندی کردن و برفرهی ما پشتوانه خود قهرمان وان پیشمرگا همشیان گهینه وان خالا وان گوندا و او گونده هادنه دور بشکن دست بگی جبر کومگاه ده پری تینتی بون و خوکش بون ما دور پیش کردن و دور بر ما گرفتن و پیشمرگی ها ده بالا بکردن و حتی گوشیان کنترل کردن هدی تیمت هندسه هاتن کار خوب کرد و پیشمرگاهی سنگر خوب برای چیت کردن و همین آلیات کردن کاری هر یک جی خوب بر هویه خوب کرد و دیسا هر پیشا دادن هەماهەنگی نێوان هێزی پیادە و تۆپخانەکان هەر لە سەرەتاوە توانی بووی داعش تووشی شڵەژام بکە تا ئەو ئەندازەی داعش لە ناوچەکەدا خۆیان لە نێو تونێلەکان حەشار دەدەن هەر لەو نێو تونێلەکانیشەوە ڕادەکەن. تونێلەکان بە چەشنێک لێدراون لە نێو ماڵەکاندا دەست پێ دەکەن و لە دەرەوەی گوندەکان کۆتاییان دێت. ئەمەش تەنها دەرچەی داعش بووە بۆ ڕاکردن. دیداتی ردفعلکیان هبو بس لبر قصفو كقسم من دست بكت جولش يان نما ردفعلش يان نما يعني با آسان تر بو لو هزا كاني پیشمرگه كبيشروي كبتشنا آلمان خويا يعني ضباط مان هي تنسيقيان لقى قوي جوي هي لغرفة عملياتي آقدار مان دكنا مثلا وقتك دلين جاري راستين مثلا دوري فروكيه او تنسيق زور ريكوبيكي حتى ايش مشكله ما نبويا الحمد لله الزور بريكوبيكي بريوتشر طبعا داعش نشيان سر عدل خارزگار بکن داعش اجبری اینگی حساب هنده کری بیکو بشین ریک کبت پی براون پی خلاص بکن او بی بریکا نفقه محاوله کر بریکا نفقه
خو خلاص بکن اوی کو پیشمرگی دیده خلاص نبید بس اوی ندیدنه ریکا نفقه اکید بنا ریکا نفقه خو خلاص کرد نفقه دوان سه گندا نفق هبین خانی بو خانی نفق هبی خانی بو جهت استراتژی نفق هبی خانی بوش در گند ناف گندی دای بوش در وی گندی یعنی چند جورت نفقه هبین فروکت ها پیمانا دوریوان دوره کی گلک باش بی شیان دوره کی باش ببینیم گلک دیر و شیان بنگهت تروریست آجنا ببن و هندک جه او سیارت انتحاری اوید ویان خانزی کی پیش مرگی بکن گلک شواناش دیر و جه فروکت ها پیمانا شیانش ناو ببن درجو ها ها وتحت صدق كان هو بس هذا كله تعبوا سيارة انتحاري أو خوا كوجيت كو حركة كرنا برا سنجرت برا وهزت بيشمرجي هاتنا همي بريكة صاروخ الدجا تانك هاتنش ناف برن ام دسته که گشنه گنده باری من مقامه که هبو بس یاکیم بو ویر خوشبختانه مستاند و ام لیرا برین ام هاتین برف گنده خرصبات و هاتین ام گشنه پر گنده خرصبات جماعت ما بری ما چون ام گشنه وی دره مقامه که هبو رخی گندی قناصا دانا جماعت ما و ما تویر سیر مال ویر پنجر کرد وقتی تویر پنجر کردی ام راستین ما گوت دا هوارمات من جماعت ولی ما طبقا سیر خام هاتی نخاره وقتی هاتی نخاره دی گندی دانو ما بقناصا مجا ما خدا با سیاره حتی جماعت ما هوارم هاتین مقاومت مال کرد حتی بیچک شکست دین خوشبختانه ام جماعت ما هاتن گشت نمال هوارم هاتن و ام ویرا ام گشت ندف جماعت السوتری قاندی نویره ما ام لی خلاص بین يا والد ما سعيد ونشوان ديف بيشيا والد ما كنت بشنا ديف والد خورا قهنوان خوش بغضان الفيري قشنا الفيري قناص داعش وانا الفيري ان محاصرة كرن بشتيا وادنا محاصرة كرن بيوندي ما فاكرين كوم هاروان بين الحمد لله هاروان هادينا دنا فيري ما الفيري بدوشكو سلاح خوينا نفيري ما الفيري دانا انا وانا طب بشين اما وان رزقار كير نيف ساعاتك ما مقاومه قالوان كير نيف ساعات جي اوش فيري ما من بنا ساعاتك بشتي ساعاتك امشي يعني وان رزقار كاينو بقهنا بما ما اسناد الوان كير حتى بشي بقينا سينجيفا الحمد لله شكر بو خدي ما الفيري وشكان تقريبا ساعاتك ما الفيري بردوان بشرط قالوانا بشتي شهر ملوان قالوانا بردوان ايدي الفيري هنا ضبابا وايدي عليدا ما يجي الفيري بدوشكا ايدي ليدا الحمد لله ما هاد الرزقار كنو قشنا ما مساعة شاشي سبيدي بيشمرجي ناس بيشراويه كيرك مساعد تنسيقي لقى خلاص نبو دنجي وجهي نما وحتى بركان بس عارف خبز فرين بويلاي مساعة خلاص نبو
لە ڕێگەی سەرچی کۆنی نێوان ناوەران و مووسڵ بەرەو گوندەکانی باریمە و خورسابات بەڕێ دەکەوین. ڕێگەیەک تەواو شێوەی شەڕی گرتووە. دووکان و خانۆکانی سەرشەقام ڕووخاون و تێکشکێنراون. ئاڵای سوور لە شۆستە و لە بەردەم دوکان و سەرشەقامی گشتی دەبیندرێت کە تیمی ئەندازیاری سەربازی بۆ دەستنیشانکردنی شوێنی بۆمبی چێنرا و دایک و تاون. ئەو ناوچەیە پڕە لە بۆمبی چێنراو. لەگەڵ تیمی ئەندازیاری دەچینە سەر بۆمبەکان. ژمارەیان زۆرە. وردە وردە خەریکی دەستنیشانکردن و پوچەڵکردنەوە و لە ناوبردنیانن. کارێکی وردە و پێویستی بە ئەزمون و وردی هەیە. گوندی خۆرسەباتە ئەم هاتنە جادێ بۆ پێشمەرگە بۆ ڕاتلێت ئەسکەری وان پاقشکەن و هەر ئەوە TNTێک مەلوێری دیت دا پاقشکەن خاویکە دا بشم بچن و بێن ئیمناهی و مرتاحی. ئەوەژی ئەوە سەر جادێ دانەوەینەوە دیوەدیتی دەمەژی وەکرد ئەوە ڕیلەل گەلە و پاترینە کلیپسر سەرچارە عینە یان ماستارانە gelek şikayet danın, ama jilbiri o abitan avadi kon. Ye avay kilibis bu afatret enerji. Danayın am jilbiri pakinen tırsan ek deskariyet dedebkat paket falan var. Mena bit pişmergek çelebit. Afnezingi şar'i am dekhire pakışkan و am de agadar kan o cemaatet pişmerga hami alam tadid man alam her jagin binen. خونیزینگی او چته علم آثار الوری به خونیزینگ نکن نشنه نف خانیادا خانی خرما پاکش نکرنه عمدی هدی پیو این انشالله دیوان خانیا پاکش کن دا بین دیو مرتاحی و سعر خوب صفرینم باوی لای اما میش نکن حتی سعر دستور سريع 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 ماد نفری بسه خانی بری جه داعش و او موجود پاکش کنه اما اف خانی را کنتربون چونو هات نوان دیدی ما افتش تمام همه پاکش ما پاکش کنه ما صح کردیم کۆنتڕۆڵکردنەوەی ناوچەکە لە دەست داعش بە کۆتا هات بەڵام پاشماوەکەی چیرۆکی جۆرا و جۆری لەخۆ گرتووە لەگەڵ تیمی ئەندازیاری پێشمەرگە دەچینە ئەو ماڵانی کە داعش لە ناویاندا ژیانیان بەسەر دەبرد کەلوپەلەکانیان تەواو بە ژووردا بڵاوکرد بوونەوە لە هێندێک شوێنیشدا بۆمبی چێنراویان دانابوو ما تفتیش کرد نوباس لوپا کارتشتکی به هیانینه عندك تشتي توان مابون ما هوجي تسليمي دزگاه تعمل کرد ما كنتي مابو يعني اما هر درعنا وقارنوانا وعندك مستمسكات وتشتي بيريت هيلاين الفيراجي او دي وراكه
ئەم هاتنە وێرێ ئەو خۆی پیرۆها بوو ئەو دیارە خوددانی ماڵی وەکیلی ئەرزاقە ئەو ژی مقاویاتن ئەو چییە؟ لێرە گوندی خورسوباتە gelek tentî û min tê dane xaniyet wan ekserî wan tên têkirîne me nevêt kesek daxilî bîtin pêşmergan birayet pêşmergan kesek daxilî evan xaniya bibîtin gelek genî we çavet xwe dîtin tentî tê de bû me derê nayne gelek iş me paqandîne û paşmayet wan yanî ekseriya wan tentî ye yanî zererê gerîtine pêşmergeyî ekserî tentî lebel ew ciya de dedanin bi ew jî dedanin ئەوە دەرزی دەدانن ینی پێخولێ دەدەی دە تەقی خانی بە یەدەی دەرگەی دەدانن یەدەی دەرگەی دەدانن ئەمە بکەیەوە دە تاقیت یەکسەر بە کلیپسی دەدانن کلیپسی هەیەوەکی قمچەیە سپرنگە پێ لێدانی یەکسەر دە تاقیت ئەوە هەموو شتێک تێدا نییە ئەوە لەباسی خۆدانێ ماڵێنە خەلکی ماڵی بەخۆنە نەیداعاشینە شتیوە بەجێ لە مساعة شاشي سبيدي پێشمەرگەی دەست پێشڕەویە کرد عروسكم خلاص نبو دنجي وجهي نما وحتى بركان بەسەیارێ خۆ بزەڕینێ بەوەی لای مساعة خلاص نبو ئەوەی لەو ناوچەیە بە کۆتا هات داعش و تیرۆریستانە ئەوەی بەجێ دەمێنێت دەیان چیرۆشی جۆرا و جۆرن چیرۆشی دوای شەڕ وێرانی و تونێلی زۆر چاندنی بۆمبی جۆرا و جۆر و وشککردنی بەروبوومی کوشتتوکاڵی ناوچەکە و دەیان بیرەوەری تراشیری شەڕ دووە ئاماژەش بۆ بەرگری چەقاندنی ئاڵای کوردستانە لە ناوچەکەدا